سەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV خۆشحاڵم دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV ئەمڕۆ بەرواری 20 جانیوەری 2022 عزیزان تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان لە کۆمەڵی بابەتی جیاواز پێک هاتووە سەبارەت بە پێکهێنانی حکوومەت لە عێراق و ململانێ لەسەر پۆستەکان قسە و باسێکمان دەبێت هەروەها سەبارەت بە مامەڵە و بازرگانی کردن بە ژنان کە یەکێکە لە تەورە سەرەکیەکانی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردستان بەشێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و سەرەتای بەرنامەکانیشمان سەبارەت بە کۆنگرەی شەشەمی حیزبی کۆمونیستی گیرەکاری عێراق دەبێت. ئەمە سەرخەتی بەرنامەکانی ئەم ئێوارەیەمان بوو. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینیەکانتان بە کۆمنت بەشداری بکەن و من لە میوانانی بەرنامەکەی دەکەن. لاگەڵمان بن. عزیزان یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە کۆنگرەی شەشەمی حیزبی کۆمونیستی گیرەکاری عێراق کە لە کۆتایی هەفتەی ڕابردوودا ئەنجامدرا بۆ تاوتۆکردنی ئەم کۆنگرێ و باسەکان و هەندێ بابەتی تری پەیوەند بەم کۆنگرێ و ئایندەی حیزبی ناوبراو سەمیر عادل سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی گیرەکاری عێراقمان لەگەڵدایە. ئێوارەت باش سەمیر عادل و سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێت داین. ئێوارەت باش مەمنون بۆ داوەتە دەستان خۆش. حزبی ئێوە شەشەمین کۆنگرەی خۆی لە هەفتەی کۆتاییدا ئەنجامدا. ئەگەر سەرەتا راپۆرتێکی کورت بدەن سەبارەت بە ئەنجامدان و بەڕێوەچوونی کۆنگرەکەتان و دواتر من کۆمەڵە پرسیاری ترم دەبێت. ئەمە کۆنگرەی شەشەمی حزب کۆمونیست کارگەری عێراق لەوی تقریبنەوە لە 2012 کۆنگرەمان نەبووە. ئەمە دوای تقریبا 9 ساڵ ئەوە کۆنگرەی شەشم بوو. بەحسی طبیب ئەوانە بەشداریان کرد نیۆنێران کۆنگرە لە دەر وڵات لە ئوسترالیا لە ئەمریکا لە فنلەند بوو لە ئیتالیا بوو لە سوید بوو. دوایش ئەوەش ناوە عێراق نیۆنێر لە بەسرا عیمارە ناسریە بەغا بابل کەرکووک بەشداریان کرد لەم کۆنگرە. لەگەڵی ئەوەش میوان یعنی ئێمە داوەتی میوانمان کرد ئەوەش میوانش هەر لە بەلجیکا و فنلەند هاتوونە چی میوان تا شارەکان ناو و جنوب عێراق. بەحسەکانی بەحسی مجموعەی بەحسی سیاسی بوو مجموعەی وەرەقەی سیاسی بوو. مثلا لەسەر یەکەم جار راپۆرتی سکرتێری کۆمیتەی مرکزی راپۆرتی سیاسی دوای ئەوە وەزعی سیاسی عێراق لەگەڵ پارتیکە عملی بەنامەی پارتیکە عملی حزب دوای ئەوە بەدیلی سیاسی حزب بەدیل ئەو دەسەڵاتی میلیشیاتیە هەنیش بوو لەسەر بزوتنەی کرێکاری عێراق لەسەر بزوتنەی ژنان و مجموعەی قەرات و جۆر بوو. ئاماژەتان بەوەدا کە یەکێک لە باسەکانی کۆنگرەتان سەبارەت بە بەدیلی دەسەڵاتی میلیشیایی ئێستا بوو. ئەگەر بڕێک زیاتر لەسەر ناوەڕۆکی ئەم بەحسە و ئەنجامگیریە کاتێدا ناکرا خۆشحاڵم گوێبیستی بن. وەڵا خۆی طبێ لە کۆنگرەکە دوو محوەرە ئەسلی وایە مثلا ئەم مجموعەی ئەوراق من باسم کرد بەس دوو محوەرە ئەسلی بوو لە ناو کۆنگرە. یەکەم شت لەسەر مەسەلەی مۆزوع حزب بوو. حزب جێگەڕێگەی حزب موقعیەتی حزب چۆن تەقویەتە ئەم حزبە ڕابەری چۆن ئەبێ. ئەمە یەکی محوەرەکان. محوەری تریش لەسەر مەسەلەی دەسەڵاتی سیاسی عێراق بەتایبەت بەحس بوو میکانیزمی ڕۆخانە دەسەڵاتی میلیشیاتی ئیسلامی لە عێراق. ئەمجا یەک مەسەلە هەیە ئەوە مەسەلەی بەدیلی سیاسی چییە؟ ئێمە زانی من یعنی بەدیلی مثلا راپەرین گەورە بوو لە عێراق لە 2019 تا 20 حکوومەتە عەبدولمەهدی ڕۆخان بەس لە ئاخرەکەی مثلا ئەو راپەرینە
نقشت بهيج جيجا شوفكم مثلا بديل السياسي واضح نبو جيجا إما زور يعني حزب الكومونست قال قضي العراق الدولي بو إيشي بو كاري كرد لناوي انتفاضي أكتوبر بس بداخوا آسوي حزب الكومونست قال قضي العراق زال نبو بزوتني ناسيوناليست عرب بزوتني وطني خوي أو آسوي خوي زال بو لسر أو رابرين أو الآخرة كي حكومة الكاظمي تشكيل بو حكومة الكاظمي نيونير أو بزوتني ناسيوناليست عرب بو وبزوتني وطني إما لو هنا وتي من قسم عن كرد مثلا بديل يك مسألة هي العراق الظالب ومسألة بجوازي هني كدوا تثبيتي كدوا مسألة برلمان يعني مثلا تو أجر تماشا كيت مثلا لناصرية يعني مقرات أحزاب إسلامية خلقك أو خلق رابرين سوتان أحزاب إسلامي شني ميليشيا شنو بقود بنما لناصرية بس لآخر كي خلقك تشاوري بو لبغاء نيونير بنيري بوي يعني محافظ يعني مثلا محافظ بنيري بوي إما قسمان كده لسه أو بديل سياسي تشيه مثلا بديله كمان أويا كونغري نيونيران شراكان تشكيل به هل لقرك لمحل أم كونغرس الشورى دروس به لو جورا وجور لناو كريكار لناو هن محل لناو جامعية أو بديل التقديمان كد وتي من مسألة برلمان دي تواو برلمان أما شون ألم يك هني نماوة أساسي نماوة خويا بس تو تماشا بك إما قسمك لو كونغري مثلا الانتخابات 2008 الانتخابات 2021 يعني بتعبت انتخابات أخيرة أولا ما أكتوبر دي أكتوبر بو زيادة لهشتا دو للصد لخلق عراق بشجارية نكر لو هنا لو انتخاباته بس لا كي مثلا تشيا بديله كي تشيا بو بحث الشورى بو اويش بحث الشورى بو ام شرايات تانية اتواني جواب مشكلي دصلاته جواب مشكلي دولة العراق شورى اتواني من ارادي خلق تنفيذ بك بو مثلا او بحثه يكل بحثه كان اصلي بو دواي بس بحث وضع سياسي عراقي هاوکات لە کۆنگرێتە کۆمەڵێک لە هەڵسوڕاوان و گروپ و ڕێکخراوی چەپ و سۆسیالیستی تر لە خارجی حزب بەشدار بوون. ئەگەر سەبارەت بە جێگە و ڕێگەی ئەم ڕێکخراوانە و ئەم هەڵسوڕاوانە لە کۆنگرێدا و بەشداریان لە کۆنگرەکەدا چی بوو؟ یەکی لە سەرکەوتووەکان ئەنتیفازەی ئۆکتۆبەر ئەگەر باسی سەرکەوتوو بکەم جێگا لە مەسەلەن ئێمە مشکلاتی نقاط زعفی ئەوەش یعنی هەن بوو زاڵ بوو لە ناو کۆنگرە لە مناقاشات و کۆنگرە بەتابەت زۆربەی چی لە نوێنەرانی کۆنگرە چی لە میوانەکان هەڵسوان ئەنتیفازەی ئۆکتۆبەر بوو. دوای ئەنتیفازەی ئۆکتۆبەر مجموعەی گروپ زۆر مجموعەی گروپات سوشالست اشتراکی تشکیل بوو لەناو لە شارەکانی کەربەلا، نەجەفە، بەغایە، بەسڕەیە، کووتە، کەرکووکە گروپات اشتراکی دفاعەکەن لە سوشالست بەدیلی سیاسی دفاعەکەن لە مارکس دفاعەکەن حقانیەتی اشتراکی ئەمە لا كم ل 20 سال اخير العراق يعني او التازيه او ظاهريه تازيه للعراق اما دواي انتفاضه يعني حتى اما هن ما بو توقعات ما بو هن ما بو امانه دروس ابي بو اويش حزب برنامج بو لدواي انتفاضه بيودي كد لقليان دهاكو بنو كد لقليان علاقاتي دوس لقليان بحثي بو لقليان مجلة جديدة بلا بو مشكلات شون بتوانيم او انسجام سياسي بخرم ناو او جروبات بو اويش امانه حضور بو تشي جروبات يعني تشي جروبات رسمي لنا ميوان حضور بو لوكونجا يعني تشي مجموعه شخصيات دفاع الاشتراكي وخوان بكومونست وباشتراكي اي ناس
بو اوش اقل يكش لنقطه قوتك ام كونغرا يك انسجام السياسي بو لناوني نيونيران كونغرا ولناوني امي وانانا مثلا دفاع كردن مثلا انسجام السياسي اتفاق يعني يك اتفاق بو انه اودى صلاه السياسي ميليشياتيه تواو بوا هيك بديلي نيه بو او اشتراكيات خوي بديله سوشيالست خوي بديله مثلا او انسجام ابو لناوي ميوانا كانوا لناوي نيونيران كونغرا دويش مساله او دفاع كردن لماركس او يعني ام ظاهريه حتى تازيه لاس منطقه دفاع كردن هي مثلا كوميكوريان هي مشكلاتها هي بس تو لما وضع العراق تدواي انتفاضه مثلا زور خلق روش دانشت توش يأس بو بس يست جروبات تشكيل بو دفاع أكل اشتراكية دفاع أكل مركز أو يك ظاهري يعني ظاهري لناو مجتمع منعكس بو لناو كونغري حزب بەڵێ لە دەورانی ڕابردووتردا ئاڵوگۆڕی زۆر فراوان لە ڕابەری حیزبی کۆمیستی کرێکاری عێراقدا کراوە لە تاریخی ئەم حیزبەدا چەندین سکرتێر ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە ڕابردووی هەڵبژێردراوی کۆنگرەی شەشەمی حیزبی کۆمیستی کرێکاری عێراق چۆن بووە بەچی ڕوویایەکەوە بۆ ئایندەی ئەم حیزبە تێدەکۆشێت ئەم کۆنگرەی شەشە يعني اتوانم بڵێ من کۆتایی بە یەک مەرحلەیە لە ژیانی حزب کۆمونیست کارگەری عێراقا يعني لە ئاستی فعالیەتی اجتماعی لە ئاستی تەنظیمی ڕێخستن لە ئاستی اجتماعی لە ئاستی سیاسی ئەم کۆنگرەیە کۆتایی بە یەک مەرحلەی لە ژیانی حزب کۆمونیست کارگەری عێراقا بۆەوەش بەحسەکانی وتم لە بدایەت مقابلەکە دوو محوەرە ئەسلی بوو محوەرە حزب بوو تحزب وحزبية زور مهمة حتى مثلا انتم مثلا إما قسمان كرد لنا مثلا لانتفاضي اكتوبر يكي لنقطة ضعف كان انتفاضي اكتوبر مسألة ريخستن بو مسألة حزب بو بجوازي توانيس يعني يكش التثبيت كرد لناو انتفاضي اكتوبر لناو جامعي عراق حزب فايدينية ريخستن فايدينية بجوازيش خويش منظم بو لأستي ميليشيات لأستي تشكيلات خوي بس تماشا بكي بزوتني إما بزوتني اجتماعي مثلا أو مثلا عمود أصلي رابرين أكتوبر بو مليونا بيكاران بو جنان بو كريكار أوانا بعقود إيش أكن مثلا أو عمود أصلي انتفاضه يكتبوا بس بداخل او بزوتني ايما بو ريخستن نبو باوريان بحزب نبو استا لو انتفاضه حتى او جروبات اشتراكي تشكيل بو دواي انتفاضه قشنا سبب حقيقه حزب بو ويما زول قسمان او محور حزب بو محور حزب تحزب سنه حزبي تثبيت بو او يكبو اويش منعكس بو لأس رابري شون كم نوع رابري توات انت ام الغورا بكيت لناو مجتمع ام دصلاته بروخني قيادي اعتراضات اجتماعي خلق شون قياده بكيتن بو اويش كونغرا او نوع رابري انتخاب كد بس تماشى بك هجدا عضو كوميتي مركزيه بس او كوميتي مركزيه مجموعي جنجي ماركسي هالسوان انتفاضي اكتوبر بون هات سناو كوميتي مركزي مجموعي تريش رابري وفعالين بزوتني كريكار هات سناو رابري حزب كومونيست كارجري العراق مجموعي تريش شخصيات اجتماعي واعتباريا هي لجامعه هات سناو كوميتي مركزي رابري حزب بو اويش ام كوميتي مركزي ام رابي يكي لنقطي قوة كان ام كونغري بو نوع او قيادي انتخاب كديان او رابريه انتخاب بو اويش منعكس كونغري سياسات او سياسات التصويبيه دو كونغرا او رابريه متطابقه لقل او سياسته يعني منسجمه لقل او سياسته بو اويش بتصور من رابريه حزب كومونيست كارجري عراق التازه يعني هني ليك مستواي بحث كان السياسي مستواي او قراراته دريان كد لناو كونغرا
وأم رابرية شلون برو بناو مجتمع تنفيذ أو سياسات أو قرار بك باعتبار اجتماعي خوي باعتبار سياسي خوي. ئەگەر وەک دواوتە قسەیەک ما بێ سەبارەت بە کۆنگرەی شەشەمی حیزبتان و ئایندەی حیزب لە کێبڕکەی سیاسی ساحەی عێراقدا قسەیەک ما بێت بتانەوێ بیکەن فەرمون بە کورتی. والله إمام يعني فرصة مناسبة إيماش بيش أو عفوا كونغري حزب كومونست كالجري العراق بيش مانجي تقريبا كونغري حزب كومونست كالجري كردستان يشبو كونغري ناجح بو إما وفدي إما بجداري كد لو كونغري حتى أو قسانة إما شيل كونغري حزب كومونست كالجري كردستان شيل لا عراق يكشد بارز بو يعني أجر يعني أمل هي لناو جامعي عراق وكردستان أجر شون هن هي رزقاري هي بو أم جامعية تنيا رجعي أم دو حزبية شو حزب كومونست كالجري كردستان شو حزب كومونست كالجري عراق وإيش فرصته يعني مناسبة باز بكم دور حزب كومونست كالجري كردستان وفدكي زور يعني يعني لمناقشات سياسة كان أوراق كان كونغرس حزب كومونست كالجري العراق دوري زور إيجابي بو تقوية الكومونست كالجري بو أويش من دعواكم أوانا خوان باشتراكي أزانين سوشيالست أزانين خوان بماركسي أزانين أوانا فعال اجتماعي جنان كريكارن دفاع كردن لآزادي سياسي تنيا جيجاي هيا بتواني تحقيق أو أجندة بك حزب كومونست كالجري كردستان وحزب كومونست كالجري عراق بو أويش علي من ورن دس لنا والدس داني منه بروي من إيش بكي من لقل يكو بروي من تنيا رجاي أويا روخان أمد صلاة هن ميجيشياتية لا يعني كردستان يا عراق تنيا أويا رجاي حزب كومونست كالجري. سمير عادل سكرتيري كوميتي ناوەندی حزبی کۆمونستی کرێکاری عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. دەست خۆش دەستیوە. ئازیزان خۆشەویستان وچانێک دەدەین و پاشان دەینەوەلاتان سەبارەت بە بازرگانیکردن و مامەڵە لەگەڵ ژنانە تەوەری بەرنامەی ئایندەمان دەبێت. وچانێک و دەینەوەلاتە. بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ لە هەفتەی ڕابردوودا هەڵمەتێک کرا و کۆمەڵێک کەس دەستگیر کرا لە شاری هەولێر بە ناوی ئەوەی پێخۆشنی ئەم دەستەواژێ بەکاردێنێن بەڵام ئەوەی کە لە میدیاکانە ڕاگەیاندرا بە ناوی لەشفرۆشیەوە واتە مامەڵە و بازرگانی بە ژنان دیاردەیەکە کە هەم لە جیهان و هەم لە کوردستاندا بوونی هەیە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە هەڵسوڕایی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان گەشە و ڕەحیمان لەگەڵدایە گەشە و ڕەحیم ئێوەرە باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێداین. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەگەر سەرەتا پرسیارێکی گشتی بکەم کە بۆچی لە کوردستاندا ئەمڕۆ هێشتا دیاردەیەک هەیە کە بازرگانی و مامەڵە بە جەستی ژنانەوە دەکرێت دواتر کۆمەڵە پرسیاری ترم دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ گوێگران و بیسەرانی ئەم بەرنامەیەش. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە لە کوردستانە دیارە لە میدیاکانەوە بە جۆرێکی زۆر ئەتوانم بڵێم بە زۆرێکی زۆر دواکەوتوانە هاتن مەسەلەی بەناو لە شفرۆشیان بەناو کۆمەلگایە بڵاو کردەوە کە دیارە من ئەو کەلیمەیە بەڕاستی من هیچ کەلیمەیەکی لەو جۆر ناتوانم بخەمە پاڵ ئینسانێک بیخەمە پاڵ ژنێک بیخەمە پاڵ کەسێکە ئەوان خۆیان هاتوون زۆر بەدەستی ئەم قسە ئەو ناوان خستە پاڵ ژنانەوە. بەهەرحاڵ مەسەلی لە شفرۆشی بە ناو کە خۆیان ناویان ناوە لە شفرۆش من خۆم ناوی ئەو ناوە لێ نانم بەڕاستی
چونکە پێم وایە ناوێکە خودی ناوەکە سوکایەتێ بە ئینسان، خودی ناوەکە سوکایەتێ بە ڕەگەزی ژن. بەڵام ئەگە بێنە سەر باسی لەشفرۆشی پێم وایە لەشفرۆشی دیاردەیەکی زۆر بەربڵاوەکە لە تەواوی دنیا ئەو دیاردەیە هەیە. هەر لە وڵاتانی ئەوروپاوە تا وڵاتانی شەرق تەماشایکی ئەم دیاردەیە هەیە و بە جۆرێکی بەرچاو ئەتوانم بڵێم لە هەموو جێگەکانە دیارە. ئەگە بە وڵاتانی ئەوروپاوە بگەڕێنەوە ئەتوانم بڵێم لە هەندێک وڵاتانی ئەوروپایە ئەمە کراوە بە کارێک بۆ ژن، ئەوە ئیشەکە ئەیکاتەوە هەتا بە دەرەجاتێکی زۆر بەرفراوان بە ڕسمی ئەو کارە ئەکەن ئەوان، ینی مەعاشی تایبەتی خۆیانێ حتا ڕابطەی لەگەڵ دەستگا تەندروستەکانە بەسەرەن عیلاجی تەواوەتیان هەیە بە تایبەتی بۆ ئەوان کە هەمیشە لەژێر چاودێری تەندروستیان. ئەمە بە هەر حال من نایم دیفاع لەوە بکەم یاخود بڵێم کە ئەم کارێک ئەمانە ئەیکەن کارێکی ڕەوایە خود کارێکی ناڕەوایە خود بە هەر حال بە هیچ کارێکی کەمی نازانم من نهاتم دیژ ئەوانە قسە بکەم. بەڵام لە چەند ڕۆژی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە کە لە کوردستانە دیارە ئەم دیاردەیە زۆر بڵاو بۆ بە جۆرێکی زۆر قێزەونانە کە لە میدیاکان و باسییانە کرد. ئەم دیاردەیە لە هەر ئێستا لە کوردستانە بە تاوەتی بڵێم ئەوە نییە کە لە کوردستانە ئێستا زۆر بەربڵاوە. ئەمە لە زمانی حکوومەتی بەعسەوە لە زمانی چوزانم 30 ساڵ 35 ساڵەوە پێشەوە ئەم دیاردەیە زۆر هین بووە، ینی هەستەکەی کە وردە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ ئەم دیاردەیە بەرەو بەرزبوونەوە ئەچێت. ئەگە بێنە سەر ئێستی کوردستان بە تایبەتی هەروکو کەوتم کە بەڕێزش ئیشارەت بەوایە کە لەم چەند ڕۆژی ڕابردووە لە میدیاکانەوە کۆمەڵێ ژنیان هێنابوو کە عەلەساس ئەمانە باندێکی لە شرۆشین گیراون. بە بڕای من خودی هاتنە سەر تەلەڤیزۆن خودی لە میدیاکانەوە باسکردنیان خودی هەتا تەنانەت ناوی شەخسەکان کە براوە بۆ خۆی ئەو پەڕێکارێکی زۆر دواکەوتوان و قێزەونانەیە کە ئەوانە کردیان. من ئەگەر لە من بپرسیت بە بڕای من ئەو ژنانە هیچ تاوانێکیانەیە کە ئەو کارەیان کردووە. قسەکە لەوایە کە بۆچی ئەوان تۆ ئاتونەوە کارەکەن، بۆچی هاتون لە شیخوان ئەفرۆشن کە بە ناو پێیانەوە ژنانی لەش فرۆش. ئەمە گەڕێتەوە بۆ دەستە و تاقم و یاسا و قانون و میلیشیایی مافیایی کە لە کوردستانە دەسەڵاتی هەیە بەسەر خەڵکی کوردستانە. ئاخر من پێم وانەیە هیچ کەسێک هیچ ژنێک لە خۆڕایی بچێت لە شخۆی بفرۆشێ بە کەسێک کە ئارەزووی لێ ناکات. ئەگەر ئێستا بچی دەمی هەر کەسێک لەو ژنانە بکەیت و تەنها پرسیارێکی لێ بکەیت هیچ گومانێکم لەوە نییە کە ڕازی نیە بۆی کە ئەیکات، نەک ڕازی نیە زۆر بێتاقەتیش لەوەی کە ئەیکات. بەڵام بۆ ئەماکات ئەم ئەحزابانی کە لە کوردستانە هەن ئەحسابی دەسەڵات کە لە کوردستانە هەیە هەرچی پێداویستێک کە لە خەڵکیان سندۆتەوە ئەمانە، ئەنی خەڵک محتاجە بۆ پاروەنانێک تەسەووری کە ژن باوک دایک دەستی مناڵەکە یەکرێت لە بازاڕ ئەڵێ بیفرۆشێت چی ئەوێت پارچێکە لە شوخۆی بفرۆشێت چێ جەرکی خۆی بفرۆشێت. من پێم وانە هیچ کەسە بتوانێت بکە بە غیری ئەوەی کە ئەگەر اقتصادی تەواوانەگەر بگەر بۆ پارێنانێک محتاج نەبێت. ئەمانە وان کردووە لەو خەڵکە کە ئەو خەڵکە ئەچێت زۆر بە ئاشکرەشی خۆی فرۆشە بۆ تەنها بۆ چوزانم لەوانەیە بۆ تەنها ڕۆژێک پارەی خواردنی خۆی ماڵ و مناڵی پیا بکات. ئەمە سەبەبی ڕئیسی ئەمانن. دواتر ئەمە پارەدارەکانن کە ئەچن ئەوانەکەن، ملیارێرەکانن کە ئەچن ئەوانەکەن، ئەوانەی کە ئێستا دەسەڵاتە بەدەستەکە چن ئەوانەکەن، ئەوانەی کە ئێستا هاتوون دەستیان خستەوە بینی خەڵکە نایەنەوێ ڕۆژانە خەڵک هەناسەیەکی ئازادی بۆ خۆی بات. ئەمانە سەرچاوی ڕئیسی ئەوانن. ئەجینا من گومانم لەوە نیە کە ئێڵێ وەزارەتی کە هیچ کەسێک لەوانەیە کە ئەچنە و کاراکەن هیچیان ڕازینین بەوەی کەیەکەن. لە هەمان کاتیشە ئیهان و سوکاتێکی زۆر زۆریشان پێیەکەن ئەمانە و لە هەمان کاتێژە حەقی خۆشیان ناهێنێ. ئەنی ئەمە ئەتوانم بڵێم شتێکی زۆر ئاشکرا مەسەن ئینسان کە ئەچێت کارێک هەزانێک کە حەقی کارەکەی خۆی وەرەگرێ ئەو کارێکە لەشی خۆی فرۆشی حەقی لە فرۆشەکەی خۆشی وەرناگرێت. لە هەمان کاتێشە کە ئیهان و سوکاتێکی زۆر زۆریان پێیەکەن. بۆیە بە بڕای من سەبەبی ڕئیسی بڵاوبوونەوەی لە فرۆشی کە ئێستا بە دەرەجاتێکیش دەستیان بردە بۆ شارەکان لە شارەکانی ئێرانەوە ژنان و کچانە هێن کە ئەیان فرۆشن یاخۆ لە شارەکانی جنوبەوە کچانی گەنجە هێنن ئەیان فرۆشن یاخۆ کاری لە فرۆشیان پێکەن یاخود لە هەمان کاتە ئەچن کاری
مادە بێهۆشکارەکە ئەمانەشیان پێکەن کە ئەمانە بەڕاستی خەتەرناکە لەسەرەوە کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایە کە هەتا بینەقاقای غەرقە لەو شتانەیە کە ئەمش سەبەبی ڕئیسی کە ئەو دەسەڵاتەیە کە لەسەر حکومە ئەم دەسەڵاتە 30 ساڵی ڕێکە زەهر ئەکا بە قوڕێم خەڵکەیە ئەوە تا لە ساڵ 2002 تازە بە تازە خەڵکە هێندە سەر تەلەڤیزۆن ژنە هێنت کە ئەمە لە شرۆشن بابێکیان تۆ خۆ سەرچاوی ڕئیسی لە شرۆشیت تۆ خۆتەوە کارە ئەەکەی ئەگە تۆ پارەت نیە چۆن ژنان ناچنەوە کارە بکەن بەڕاستی ئەگە قسە لەسەرەوەی کە ئێمە بچین لە شرۆشی لە وڵاتانە یاخۆ لە وڵاتی لە شوێنی کوردستانە بنەبڕ بکەین من پێم وا چارەسەر هەیە بۆی کە بنەبڕ بکرێت ئەبێ کار بکەنەوە لەسەرەوەوانە قسە بکەین بەڵام من ئەمێ لەسەر یەک خەڵکە زۆر بۆ مهمە جەختی لەسەر بکەمەوە ئەوەی کە هەم لە لێدوانەکانی ئاسایش و دەستگا ڕسمیەکان و هەم لە میدیاکان و بڵاوکرانەوە وەکو تاوانبار ئەمانە دەناسران ئایا ئەمانە تاوانبارن یان قوربانین بە بڕوا من هیچ تاوانێکیان نێ ئەوانە بە بڕوا من هیچ تاوانە ئەوانە قوربانی دەسەڵاتن ئەمانە وەکو هەموو ئەو خەڵکی گەچن لە کوردستانە بێنانە بێ ئاوە بێ کارەبایە بێ هەموو شتێکە قوربانیماش قوربانی ئەوانن دوایەوە متهم خوان متهمن ئەوان تاوانبارین ئەو کەسانی کە ئەوان کردووە هیچ تاوانێکیان نییە ئەوان هاتوون ئەڵێ بابەجان من ئیشەکەم من ئەگەر ئیش هەیە نازم لە کوردستانە دنیایەک مەشارع هەیە کە بکرێت دنیا شتەیە کە ئینسان پردەسەرکە بۆ لە کوردستانە بۆنگە بێکاری هەیە دنیا کرێکار هەیە بێکارە دنیا ژن هەیە لە هەمان پاڵدەستی چینەکەی خۆیان کە بێکارە ئەویش ئەگەر قسە لەسەر کارکردنە من پێم وانێ ئەو ژنانێک کە لەشی خۆیان نەفرۆشن ئەگەر کار هەبێت بچنەوە کارە بکەن بزڵنیامەوەی کە نایکەن ئەو قوربانەیەکی دەستێت ئەو دەسەڵاتن وەکو هەموو کە وەکو ئەو مناڵانەی کە ئەچن لە بازاڕیان فرۆشن قوربانی ئەوانیش وەکو ئەوانەی کە ئەو ڕۆژنامە نووسەکان کە ئەیانگرن نازانم قوتابەکان کە ئێنە سەر جادە و غازی فرمێسکرش ئەکەن بە چاویانە وەکو ئەوانەی کە ئیتر لە ساڵی 2002 کارەبانیە تاوەکو ئێستا لەم سەرماوسۆڵەیە خەڵک لە ماڵەوە نەوت و غاز و ئاوی گەرمی نییە کە لە ماڵە ژیانی تایبەتی خۆی پێدابین کات ئەوانش قوربانی ئەوەن لە پاڵەمانەشان ژنانی کەلبەناو لە شفرۆش قوربانی یەکەمی دەسەڵاتن ئەوان دەسەڵات مەسئولەوە دەسەڵات خاوەنی ئەوەیە کە ئەو خۆی هاتووە ڕێگە بۆ خۆشەکە ئەوە بکە بابەتیان هاتون پارەدارەکان ئەوانەی کە پارەیان هەیە مەسئولەکان ڕئیسی حیزبەکان نازانم دەسەڵاتدارەکان خۆیانەوە هەتا بە تایبەتی ناوی کوڕی دەسەڵاتەکانن هێناوە کە ئەوانە چنەوە کاراکەن ئەگەر پارەت ئەخر معلومە کە کوڕی مەسئولەکان ئەگە پارەیان نەبێت ناچنەوە کارە بکەن بەڕاستی هەیە لە بەردەستانە ڕژاوە پارەی خەڵکە ئەوانەی خۆن پارەی خەڵکە زیویانە لە قورگی خەڵکیان دەرهێناوە کە ئەچن خەڵکی پێ ئیتیهامەکەن خەڵکی پێ تاوانبارەکەن خەڵکی پێ سوکەکەن هێنە سەر تەلەڤیزۆن بڵایە بە خەڵکی ئەناسێن ئەمانە بۆیە هیچ قوربانی ئەوانە قوربانی بەڕادەست دەسەڵاتن و تاوانباری یەکەم ئەوان بە بڕای من ئەگەر قسە لەسەر تاوانبار ئەبێ خوان بێنە سەر تەلەڤیزۆن ئەوانە ئەوەی کە ئەڵێ کوڕی فڵان کەس کردوێتی بە کوڕی فڵان کەس لەسەر تەلەڤیزۆن و لە دەنگ و باسەکانە باس بکرێت کە ئەمەیە سەبەبی ڕئیسی ئەمەی کە ئەم لە شفرۆشی بڵاوکاتەوە ئەوە تاوانبارە نەک ژنانێک کە هاتوونە بەر قاتی پاروانانێک گەچن لەشی خۆی فرۆشێ بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە کە خەنە پاڵی ئەوانە بۆی ئەوان قوربانی ڕئیسی و دەسەڵاتن ڕێگەکانی کۆتایی هێنانی مامەڵە بە جەستەی ژنانەوە بازرگانیکردن بە جەستەی ژنانەوە چین بە بڕای من مامەڵەکردن بە دەستەی ژنانەوە هیچ من ڕێی شخصی خۆم هیچ جیاوازێکی ناکەم لەگەڵ ڕزگاربوونی چینی کرێکار لە ژێر نظامی سەرمایەداریە ئەبێ ژنان پیاوان خەڵکی ئازادی خواست ئەو کەسانی کە دڵیان بۆ ئازادی لێ ئەو کەسانی کە نایەنەوێت ژنان ببنە کاڵای دەستی سەرمایەدار نایەنێ ژن ببنە کاڵای دەستی ئەو چاوچنۆکانەی کە لە بەرچاوی خۆمانەوە کە دیارەکە هەموو قەسر و وێلا و چیچ و هەموو ئەمانەیان هەیە ئەبێ هەموو ئەمان دەستە ناو دەستێکە بێ ئێستاگەر لە کوردستانە مەسەڵ باسی کوردستان بکەم ئێستا بەڕاستی چارەسەرترین ڕێگە حەل بۆ تەواوی خەڵکی کوردستان کە لە زمنی ئەوەشە دیارە کە ژنانی بەناو لە شفرۆشی بازەکرێت کە ئەم دەسەڵات ئەبێ کۆتایی هێبێت ئەم دەسەڵات ئیتر وەختی نەماوە چەندین ساڵەکە وەختی نەماوە ئەمە
پێم وایە کە بەئیتر بە عەمەلیەوەمان بینیوە هەمومان خودی دەنگانەکان شاهدی گەورەی ئەوەن کە ئەم دەسەڵاتە خەڵک ناوێت لەسەر حکم بێت ئیتر ئەم دەسەڵاتە بێ بڕوات ئەم دەسەڵاتە خەڵکی کوردستان سەرگەردان کردو خەڵکی کوردستان بێران و ئاو خواردن و قوتابی و قوتابخانە و هەموو شتێکی کردو ئەمە بۆیە تەنها ڕێگە چارە بۆ نابردنی لە شرۆشی بۆ نابردنی بێکاری بۆ بەدەستهێنانی مافەکانی یەکسانی ژن و پیا بۆ بەدەستهێنانی مافەکانی مناڵان بۆ بەدەستهێنانی هەموو ئەو کەسانی کە ئێستا کارەکەن و کاری تاوات کە منەظەم پارەی حقەقاری خۆیان بدەێت هەموو ئەمانە تەنها بەتەنها بە یەکگرتوویی ڕێزەکانی خەڵکەوە بەندە ئەبێ بە بڕوای من ئەبێ خەڵک ئەوە بزانێت کە ئەم دەسەڵاتە تا بمێنێتەوە خراپتر و خراپتر و خراپتر ئەبێت ئەگە بمانەوێ وەزی کوردستان کەمێک ئارامتر بێتەوە خەڵک بە ئاسوودەیی بژی خەڵک لانی کەم لانی ڕۆژانی هەبێت کە بیخوات خەڵک کە چۆ سەرکار ماگانە کە بچکاری مەعاشی تەواوەتی خۆی وەربگرێ ژنان ئیتر لە ژنە فرۆشتن ژنانی هانوو سوکاتیان پێنێک ژنان بخەنە سەرکار ژنان حەقی کەمتریان لە پیا وەرنەگرن ئەمانە و زۆرە هاشتی تری لەم بابەتانێک کە ئێستا لە کوردستانە هەیە ئەبێ ئەم خەڵکی ئازادی خوا چینی کرێکار ئەبێت دەست لە ناودەست بن لە هەموو شوێنێکی لە قوتابخانەکان لە گەڕەکەکان لە سەرکار لە هەموو کوچۆ کەناڵێکی ئەم وڵاتەیە ئەبێ دەست لە دەست بچن شوورەکانی خۆیان پێک بێنن بچن بەدژی ئەم نیزام بەدژی ئەم دەسەڵاتە کار بکەن ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوان لە جێگا دەسەڵاتی خەڵک بێتە دەست کاتێک کە خەڵک بەڕامێکە خەڵک دەسەڵات بگرێتە دەست ئەو کاتە لە شرۆشی نامێنیت ئەو کاتە پێکاری نامێن ئەو کاتە ئیتر ئاو کارەبا خەڵک ئازادە لەوەی کە لە سەرمای زستانە بتوانێت کە خۆی کەمێک گەرم کاتەوە لە هاوێنە بتوانێت کەمە خۆی فێنک کاتەوە ئەمانە ئەم پێداویستیانی کە ئینسان ئەوێت کە سەرەتایەتی مافی ئینسانە بۆ خۆی ئەبێ ئەگەر بمانە لە پێداویستەکانمان هەبێت و مەحروم نەبین لی کەواتە ئەبێم دەسەڵاتە بڕوات ئەم دەسەڵات ئیتر کات خۆی تەواو بۆ کە ئیتر ناتوانێت ناتوانێت یەک زەڕە هەنگای بچێتە پێشەوە مافەکانی خەڵک دابین بکات بۆیە ڕێگە چارە تەنها ئەوەیە کەم دەسەڵاتە بڕات و بارگۆ بنەی خۆی بێچێتەوە گەشە و ڕەحیم هەڵسوڕای بجوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان خۆشەویستان وچانێکی تر دەدەین و پاشان سەبارەت بە پرۆسی پێکێنانی حکوومەتی عێراق گفتوگۆ مەکمان دەبێت لەگەڵمان بێنەوە بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ پێکهێنانی حکوومەت لە عێراق دواتەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندایە و عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە میوانی بەرنامەکانی ئەمڕۆماندا عەبدوڵڵا مەحموود ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێوە بەگشتی پرۆسەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق چۆن دەبینن بەپێی ئەو زانیارانی کە تا ئێستا هاتووە دەبینین بەڵێ پرۆسەی پێکهێنانی حکوومەت هەر وەک پێشبینی دەکرا سەختە و بە سەختی دەچێتە پێشەوە ئەویش پەیوەندی بەوە هەیە کە هێندەی کە لایەنی دەرەکی خەریکم ڕۆڵ دەبینن لە پێکهێنانی حکوومەتێک یادا سەپاندنی حکوومەتێک لە عراقدا هێندە ئەو هێزانەی لەناو خۆی عراقدان ئەو جێگە و ڕێگەیەیان نییە بەواتایشکە دەکرێت بڵێ مەگە قەرار بێ حکوومەتێک لە عراقدا پێک بێ دەبێت تاران و ئەمریکا ڕێککەون پێش هەموو شتێک دوای ئەوە ئەمجار ئۆکەی ئەوان هێزە سیاسیەکان لەناو خۆی عراقدا ئۆکەی ئەوان وەربگرن ئەو جا بتوانن لەو پرۆسێدا بچنە پێشەوە تا ئەو جێگەی تا بە ئێستا دەگا هیچ کامێک لەو لایەنانە نەیتوانیوە ئەو خواستانەی خۆی یا حکوومەتی دڵخوازی خۆیان خەنە ڕوو
و نەشویان توانیوە هەتا ڕێککەون لەسەرەوەی کە دەبێت حکوومەتێک لە عراقدا پێک بێ، حکوومەتێک کە بتوانێت وەڵام بەنیازەکانی ئەم دەورەی بۆرژوازی لە عراقدا بداتەوە. چونکە مەسەلەی حکوومەت لە عراقدا بە پلەی یەکەم مەسەلەی نێو خانەوادەی بۆرژوازیە و لە نێو خانەوادەی بۆرژوازیشدا مەسەلەی نێو هێزی باڵادەستی نێو ئەو خێزانەیە لە عراقدا کە لە شیعەی سیاسیدا بەرجەستەیە لە ئێستادا کە ئەمانیش خۆیان لەگەڵ کێشە و گرفت بەڕڕون هەر بۆیە هێشتا پرۆسەی ئەوەی کە پێڵێن پێکێنانی حکوومەتی نوێ بە شوێنێک نەگەیشتووە، چونکە بەجیا لەوەی کە لایەنی دەرەکی وەگوتم ئەمریکا لەلایەک و ئێران لەلایەک وەک دوو لایانی سەرەکی ڕۆڵیان هەیە بێزگە دیارە لە دەوڵەت و لایانی کەشکە دەوریان هەیە، بەجیا لەوانە یەک لایەنی کە زۆر مهمە مەسەلەی خەڵکە لە عراقدا، مەسەلەی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریە، مەسەلەی ئەو بزوتنەوەیە کە 2 ساڵ لەوە پێش لەسەر شەقامەکانی بەغدا بینیمان و کۆمەڵێک خواستی هەبوو و ئەم حکوومەتەش کە قەرارە پێک بێ خۆی لە ژێر گوشاری ئەم بزوتنەوە ناڕزایەتیەدا هەڵبژاردننی پێشوەختە کرا و هەل لە ژێر گوشاری ئەو ناڕزایەتیە جەماوەرێشدا قەرارە حکوومەتێک پێک بێ و هەر حکوومەتێکیش پێک بێ لە عراقدا پێش هەموو شتێک دەبێ بتوانێت لانی کەم ئەم بزوتنەوە ناڕزایەتی کە لە 2019 هاتە سەر شەقامەکان و تا ئێستا بە قووەتی خۆی باقی ماوەتەوە پاشەکشە پێ بکە. گرفتی هەرە سەرەکی بە بۆ چوونی من گرفتی هەرە سەرەکی بۆ پێکنهێنانی حکومت لە ئێستادا ئەوەیە کە بۆرژوازی لەسەر ئاستی عراقدا و بەو هێزانش کە لە دەرەوەی عراقن وەڵامێکیان بۆ گرفتەکانی خەڵکی عراق وەڵامێکیان بۆ خواستەکانی جەماوەری ڕاپەڕی عراق نییە و نەیان دۆزیوەتەوە. ئەمە مشکلەی ئەسڵیانە لەوەی کە هێشتا حکومت پێک نەهاتووە. ئەگەر تەماشای لایەنە کوردیەکان بکەین کە لە بەشداری هەڵبژاردنەکانیان کرد و ئێستا لەم گفتوگوانەدا بۆ پێکێنانی حکوومەت بەشدارن، زۆر باس لەوە دەکەنەوە، زۆر جەخت لەوە دەکەنەوە کە لایەنە کوردیەکان لە بەغدا یەکدەنگ بن، باز لەوە دەکەن کە بە یەک کاندیدیان هەبێت و بچنە پشتی یەک کاندیدەوە بۆ نە بۆ پۆستی سەر و کۆمارکە ئەگەرچی ئەم ئامانجانیان نەیانتوانی تا سەربەرن، بەڵام ئەم بانگەوازەی کە یەکدەنگ بن لە بەغدادا چ کاریگەریەکێ بێ بە عملی؟ ئەگەر یەکدەنگ بن چیە بێ، ئەگەر یەکدەنگ نەبوو چیە بێت؟ کاریگەریەکە هەرەوە دەبێت کە ئەوە کە لە 18 ساڵی ڕابردوو بینیمانە خۆ لە یەکەمین جاری یەکەمین کابینێ یا یەکەمین خۆل و دووەمین خۆلی حکوومەتی عراقداوە پەرلەمانی عراقدا یەکێتی و پارتی بە یەکەوە ڕۆشتن، ینی یەکدەست بن بە یەکەوە ڕۆشتن تاوەندی بە سەرۆک کۆمار دەگەڕێتەوە. خودی جەلال تاڵەبانی کە سەرۆک کۆماری عراق بوو کاندیدی پارتیش بوو، بەڵام بەڕاستی هەمەوەی کە یەکێتی و پارتی بە یەکەوە ڕۆشتنە بەغدا و هەمەوەش کە جەلال تاڵەبانی وە کاندیدی هەردوو لایەن کاندید بوو لە بەغدا دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستانە بوو. بێگومان هەموو کەس دەتوانێت بەفاکت ببینێت کە نەکاری دەستکەوتێکی نەبوو، نەکەر نەیتوانی ڕۆڵێک ببینێ، نەکەر نەیتوانی کەمترین نوێنەرایەتی خەڵکی کوردستان لەلایەن ئەوانەوە بکرێت کە قەرار نیە بیکەن هیچ کامێک لەوانێک تەنانەت بۆ ئەو خواستانەی خۆشیان کەیان بوو ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەیان کرد. ئەمە بۆ کە بە یەکەوە ڕۆشتن کە دیارە هێشتا بە یەکەوە ڕۆشتنی یا ڕێککەوتنی یەکێتی و پارتی هێشتا ناکاتە معنای یەک ریزی، چکە یەکێتی و پارتی خۆیان زۆر لەو کێشەکەیان قوڵترە. لایەنی چکەوەیە کە من لام وایە مەسەلەی ئەوەی کە یەکێتی و پارتی ئەوەی کە پێیانڵێن یەک ریزبن مەسەلەکەەوە نییە لە بەغدا یەک ریزبن دەتوانن کارێ بکەن، ئەوەی کە لە بەغدا نایەک ریزن پەیوەندی بە وەستی هەلێمی کوردستانەوەیە، یعنی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی لە کۆمەڵگەی کوردستاندا ململانەیەکی گەورەیان لەسەر دەسەڵات و قەڵەمڕەوی دەسەڵات و دەست بە سەراگرتنی داهات هەیە، هەر بۆیە وەختێک دەچن لە بەغداشە ناتوانن هیچ جۆرە ڕێککەوتنێک بکەن. یعنی لێکترازانی یەکێتی و پارتی ئەوەی کە لە بەغدا دەبینێت لە بەرامبەر هێزە بزوتنەوە ناسیۆنالیستی عەرەبی و ئیسلامیەکاندا دەیبینین ڕیشەکەی لەوەدایە کە یەکێتی و پارتی لە کۆمەڵگەی کوردستاندا وەک دوو هێست لە ململانێدان و ناتوانن هیچ پرۆژەیەکی سیاسی دوورمەودا، هیچ پرۆژەیەکی سیاسی استراتیژیان لە کۆمەڵگەی کوردستاندا هەبێ. خودی ئەمەی کە لە بەغدا دەبینی ڕنگدانەوەی ئەو واقعیەتەیە کە لە کۆمەڵگەی کوردستانەوە هەیە بە پێچەوانەی ئەو بەشێک لە توێژەری سیاسی و
چاودێرانی سیاسی باسەوە دەکەن ئەگەر یەکێتی و پارتی لە بەغدا یەک ڕیز نەبن ئەوە کاریگەری لەسەر کوردستان دەبێت پێچەوانەیە ئەوە دروستە یەکێتی و پارتی لە کوردستان ناتوانن یەک ریز بن ناتوانن پرۆژیان هەبێ ناتوانن وەڵام بەو بن بەستە بنەوە کە تێی کەوتون ناتوانن وەڵام بە سەرەتایی ترین خواستەکانی خەڵکی کوردستان بدەنەوە و لەسەر وەختە ئەم کێشانێ هەنەیە طبعاً لە ئەمە کاریگەری دەبێەوەی کە لەسەر لە بەغداش و لە ئەوەی کە پێڵن دنیای دەرەوەشە ناتەبا دەربکەون ناڕێک دەربکەون ناشتوان بگۆن بەوە هەتا ئەگەر ئەوەی کە دەڵێن بۆ نمونە ئەگەر بەیەکەوە دەستکەوتی زیاتر دەهێنن پێشتر بینیمانەکە نەخێر یەکێتی و پارتی بەیەکەوە بن یا بەیەکەوە نەبن نوێنەرایەتی هیچ خواست و داوایەکی خەڵکی کوردستان ناکەن تا ئەگەر بەیەکەوە بن خێری زیاتر بێ و ئەگەر بەیەکەوە نەبن شەڕی زیاتر بێ بە پێچەوانە یەکێتی و پارتی بەیەکەوە بن یان نا ریزەکانیان یەک بە یا لێکترازاو بێ هیچ لە پەیوەند بە بەغداوە ئەوان لە پەیوەند بە بەغداوە بە دوا خواستەکانی خۆیانەوەن بە دوای بەشی خۆیانەوەن یەکێتی بە دوای بەشی خۆیەتی پارتی بە دوای بەشی خۆیەتی و دوور و نزیکیش نە پارتی نەیەکێتی هیچ پرۆژەیەکی خەڵکی کوردستانیان پێنیان لە بەغدا ئەمان بۆ ئەوە نەچوون بڵێن بێن ئایندەی سیاسی کوردستان دیاری بکەن ئەوان بۆیە نەڕۆشتون تا بڵێن ناوچەی کێشە لەسەر تا ئەوەی کە خۆیان دەڵێن چارەسەر بکەن ئەوان بۆیە نەڕۆشتون کۆتایی بە کێشەیەک بێنن کە نیوی کێشەی کوردە لە بەغدا بۆ ئەوە نەڕۆشتون هەموو کەس دەتوانێت ئەوانە ببینێت لە 18 ساڵی ڕابردوودا بینیمانە تا هاتووە ئەوەی کە ئەوان شەڕیان لەسەر کردووە ئەوەی کە ئەوان وەفتیان بۆی تەشکیل کردووە ئەوەی کە ئەوان ململانیان لەسەری کردووە کەمپینیان بۆ وەڕێخستووە دیبلۆماسیەتیان بۆ خستۆتە گەر ئەوە بۆکە کۆمەڵی خواستی خۆیان بەدی بێنن ئێسام خواستانەشیان هەتا هاتۆتە خوارەوە بووە بۆی کە مانگانە موچەیەکیان پێ بدرێت بە غەیری ئەوە کە خوازیارێون کە لە بەغدا موچیان پێبدا لە کاتی خۆیدا خواستی چکیان نەماوە ینی بە زۆری چکە دەتوانین بڵین کە ئێستا یەکێتی و پارتی دوو هێزن وەکو کرێگرتا دەیانەوێ موچەیەکیان لەلایەن دەوڵەتی مەرکەزیەوە بەدەست بکات و ئەوەش کە هەتا ئەو حاڵەش هێشتونێتەوە ئەو موچیان پێدەگایە ئەو بودجەیە ئەوەش هەتا پەیوەندی بەوە هەیە کە هێشتا هێزەکانی بۆرژوازی لە عێراقدا یەکدەست نین هێشتا پرۆسەی حکوومەت سازی یا بەهێزبوونی حکوومەتێک بوونی نییە ئەگەرنا لەو بارەیەشەوە ئەوەندەی کە دەسەڵاتیان کورتتر دەکرێتەوە ئەو موچەیەش کە ئێستا پیان دەرن ئەو بودجەیە ئەوەش کەمتر دەکەنەوە پیان نادن ئەگەرچی خۆتان بە شێوەیەکی گشتی ئاماژەتان پێدا بەڵام من پێم خۆشە سەبارەت بە دیاریکراوی لە دەستنیشانکردنی یەخ بڵێن هەڵبژێردنی جێگیری سکرتێری دووەمی پەرلەمان بۆ پارتی دیموکراتی کوردستان شایولۆغانێکی زۆری لێکەوتەوە ئەمە لە حاڵێکدا کە لە 15 ساڵی ڕابردوودا ئەم پۆستە هەر بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ بەڵام ئەم بەسەکەوتنێکی گەورەیان لە قەڵەمدا ئاماژان بەوەدا کە ئەتوانن لەم ڕێگەیەوە دەستەبەری مافەکانی خەڵکی کوردستان بدەن ئەگەرچی خۆتان وەڵام نەپێەوە بەڵام شایولۆغان بۆ پۆستی سکرتێری دووەمی جێگیری سکرتێری دووەمی پەرلەمان بۆ چیە گەڕێتەوە بۆ دەگەڕێتەوە کە ئەوەی کە شایلۆغانەکەی کرد پارتی کردی ئەوەی کە کەمپینەکەی وەڕەخست پارتی کردی ئەوەی کە پێشتر ڕێکەوتنی کردبوو لەگەڵ لایەنەکانە لە کاتێکدا یەکێتی و پارتی بە پێی میدیاکان و نیشانیان دەدا کە ئەمان بە یەک وەفد چوون گفتوگۆ بکەن لەگەڵ لایەنە عراقیەکان بۆەوەی بەشیان چەند بێ بەڵام وەختە گەیشتنی ئەوێ پێشتر یا هەر لەو چوارچێوەیەدا وەکو پێشتریش بتم کە ئەمان ناتوانە بەرژەوەندوو ململانەکانی یەکێتی و پارتی لەوە قوڵترە هەتا بتوان وەفدێکیش تا سەر کارەکانی بەڕێوە بکە لە نیوێ ڕێگە کۆتایی پێهات و پارتی ڕێکەوتنیی خۆی لەگەڵ بەشێک لە لایەنەکانی کە کردو ئەو کاندیدای ئەوان دەرچوو پارتی ئەمە کرد بە شایلۆغانەکەش هێندە ئەوە نەبوو کە بە بەغدا بڵێ کە ئێمە سەرکەوتوین چکە هیچ شتێک لەوێ لە ڕێگەی پەرلەمانەوە نابڕێتەوە لە ڕێگەی حکوومەتەوە نابڕێتەوە هەتا جێگرەکەی کارێکی لەرزی بەڵکە شایلۆغانەکە بۆ ئەوە بوو کە بە خەڵکی کوردستانی نیشان بدەن کە پارتی لە بەرامبەر ڕەقیبەکەیدا کە یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرکەوت شایلۆغانەکە نیشاندانی سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان بوو بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا شایلۆغانەکەی بۆ ئەوە وەڕێخست کەمە هێزین ئێمە بڕیار بەرز ئێمەیە و ئێمە سەرکەوتنمان بەرزێنا و ئێوە هێزێکە نەبێت چاودەرەستی ئێمە بن شایلۆغانەکە ئەمە بوو تا ئەوەندەش بۆی دەگەڕێتەوە گەنا جێگری سەرۆکی پەرلەمان لە 18 ساڵی ڕابردوو وەک تۆشوتر خۆ هەمیشە
بەدەست کوردەوە بۆ خۆیان دەڵێن لە کوردیشا بەدەست پارتیەوە بووە پێم بڵێ کەسێک دەتوانێت پێمان بڵێ جێگری پەرلەمانی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە کورد بووە و پارتی بووە لە 18 ساڵی ڕابردوودا یەک تاکە دەستکەوتمان نیشاندا جگە لەو ئیمتیازاتاری ئیمتیاز و ئیمتیازێکە بۆ خۆیان هەیەە هەتا شەڕ لەسەر سەرۆک کۆماری خۆ بوو ئەوە نیە سەرۆک کۆمار لەوێ نوێنەرایەتی شتێکی خەڵکی کوردستان بکە بۆ ئەوەیە کە بودجەیەکی خەیاڵی ئیمتیازاتێکی خەیاڵی لە قوتی خەڵکی عێراق و کوردستان دەکرێت بە گەروی ئەوانەدا شەڕەکە لەسەر ئەم پۆست و ئەم داهات و ئەو ئیمتیاز و ئیمکانیەت هەیە ئەگەر نا هەتا سیاسی نییە هەتا پۆستی سەرۆک کۆماری لە عێراقدا پۆستێکی تەشریفاتیە سەرۆک کۆمار هیچ دەسەڵاتێکی نییە لە هیچ سیستەمێکی پەرلەمانیدا وەختێک سیستەم پەرلەمانیە لە سیستەمی پەرلەمانیدا سەرۆک هەمیشە ڕەمزیە شتێکی تەشریفاتیە زۆرتر بۆ تۆقەکردن و ئیمزاکردن و بانگەوازکردنی کۆبوونەوە شتە بەڵام خۆ هیچ دەسەڵاتێکی نییە بەڵام بۆ شەڕی لەسەر دەکەن لەبەرەوەی ئیمتیاز و داهاتێک کە دەکرێت بە قورجی ئەو سەرۆک کۆمارە و جێگرەکانیدا ئەوەندە زۆرە وەکو سەرچاوەیەکی داهات بۆ حیزب تەماشا دەکرێت بۆیە شەڕ لەسەر ئێستا پۆستی سەرۆک کۆمار هەیە ئەگەر ناوە ئەوە چەند سەرۆک کۆمارمان گۆڕی لە هەرە شخصیەتەکەیانەوە کە ناسیۆنالیزمی کورد شانازی پێوە دەکرد جارە تاڵێبانی بوو دەستکەوتەکانی بۆ خەڵکی کوردستان کەسێک ناتوانێت خاڵێکیشمان پێ بڵێت چ جای ئەوەی کە 4 ساڵی فواد مەعسووم هەر وابزام هەر نەش دەبیندرا ئەوەی ئەمجارەشیان تەبعاً تا هاتووشە بە ئەندازەی ئەوەی جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد و یەکێتی و پارتی لە بەغدا لاواز بووە بە هەمان ئەندازە سەرۆکەکانیش لاواز بوون کاندیدەکان لاواز بوون ئێستا شەڕ لەسەر سەرۆکی سەرۆک کۆماری عێراق بۆ داهات و پارەیە ئایندەی ئەم ململانەیانە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق چۆن دەبینین و ئەگەر حکوومەت پێک بێت دەتوانێت چ کارێک بکات ئەگە حکوومەت پێک بێ ئەساساً دەبێت بزانین حکوومەت قرارە بۆ پێک بێ ئێستا ئەوانەی کە خەریکی پێکهێنانی حکوومەتن بە پلەی یەکەم شیعی سیاسیە و لە ناو شیعی سیاسیشدا ڕەوتی سەدرە لەگەڵ هاوپەیمانەکانی ڕەوتی سەدر دەیەوێت حکوومەت پێک بێنێ بۆ دوو ئامانجێکیان ئەوەیە کە بتوانێت حکوومەتێک پێک بتوانێت بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری 2019 پاشەکشە پێ بکات پاشەکشە پێ بکات و ئەمەی کە ئێستا وەکو ئاگرێکی ژێر خۆڵەمێش دەکوڵێ خواستەکانی هەر وەکو خۆی باقی ماوە جەماوەرەکە بە هەمانات جەزە تووڕێیە هیچ کامێک لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە هەدەفێکی ئەوەیە کە بتوانێت پاشەکشە بەمە بکە و ڕێگە لەوە بگرێ کە بە زووی جارێکی کە ئەم بزوتنەوەیە بێتەوە سەر شەقام ئەو ئامانجێکێتی ئامانجی دووەمی ڕەوتی سەدر ئەوەیە کە دەیەوێت ناو خانەوادەی شیعی سیاسی لە عێراقدا لێکترازاوە ئەو خانەوادەیە بە زۆرێک نەکە لێکترازاوە ئابڕۆشی چووە لەبەرەوەی خۆی لە 18 ساڵی ڕابردوو ئەوەی لە عێراقدا بەکردەوە لە سەڵاتی بەرزەوە بووە ئیسلامی سیاسی شیعی بووە ئیسلامی سیاسی شیعی کارنامەیەکی یەکجار قێزەون و ناشرین لە کۆمەڵگەی عێراقدا ئەزمون کردووە کارنامەیە کە هێشتا خەڵک ئاوینی هێشتا خەڵک کارەبای نیە هێشتا هەلیکار نییە هێشتا ئازادی نییە هێشتا حکوومەت نییە هێشتا میلیشیاکان لە حکوومەت بە قووەتترن هێشتا هەتا بۆ یەکلاکردنەوە ململانیەکانیان خەریکن لەسەر شەقامەکانە تەقینەوە کاری ئیرهابی دەکەن لەسەر سەر بارەگاکانی یەکتر نەیانتوانین هیچ کارێ بکەن سەدر هاتووە یەکێکە لەو ئامانزانەی بەجیا لە بزدۆی ناڕزایەتی جەماوەری کە پاشەکشەی پێ بکایە بربەت سەر هەڵدانەوەی بگرێ ئەوەیە کە دەیەوێت ناوماڵیشی ئەڕێک بخاتەوە ئەوەی کە ئێستا دەبیندرێ ئەوە دیوی دەرەوەی مەسەلەکەی دیوی ناوی مەسەلەکەیەوێ کە دەیەوێت شیعی سیاسی لە عێراقدا ناو خانەوادەکەی یەک خاتەوە کۆتایی بە و هەتا پەرشبڵاویە کە ئێستا هەیە بە زۆرێک لە زۆرەکان کۆتایی پێبێنێ بەڵام لە هیچ کامێکدا هەردووک ئەم خاڵە ڕوبەڕووی گرفتی گەورن یەکەم بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری بەوە پاشەکشەی پێ ناکرێت بە ئاسانی ئەگەر وەڵام بە خواستەکان یا بەشێک بەلانی کەمی خواستەکانیان نەدرێتەوە کە بۆ دەسەڵاتی ئێستا ئەوە ئیمکانی نییە چونکە بۆ ئیمکانی نییە لەبەرەوەی پێش هەموو شتێک حکوومەت لە وەسعیەتی سیاسی ئێستای عێراقدا کە هەیە دەوڵەت بە زۆر هێشتا دەتوانین بڵین پێک نهاتوتەوە هێشتا هەموو میلیشیاکە دەتوانێت حکوومەت بڕوخێنێ
هێشتا هەموو میلیشیایە توانێت لە دەرەوەی حکوومەت ببێتە گەورەترین گرفت بۆ ئەو حکوومەتە و بۆ ئەم حکوومەتە هێزە چەکدارەکانیان هەیمەنەیان هەیە. ئەمە مەسەلێکی مهمە. یەک دووەم بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکیش پاشەکشەی پێ ناکرێت وەڵام بە هیچ خواستێکیان نەدراوتەوە وەکوتمەوە ناشتوان وەڵامی پێ بدەنەوە. ئەمە لایەنێکیکە تا ئەوەندەی بە زەرایاناتی شیعی سیاسی دەگەڕێتەوە لە نێو خۆیان داوای کە هەموو کەس باسی لێکترازانی ناوماڵەکانیان دەکات. لێکترازانی ناوماڵەکانیان هەروەک بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورکەیەکێتی و پارتی شەڕیانە ئەوانیش لەوێ بە زۆرێک لە زۆرەکان چێشمەکێشمی تموحی قەڵەمڕەوی سیاسیان هەیە. ئەو قەڵەمڕەویە سیاسیە لەگەڵەوەدا سەدر هەوڵەدا ئەو ماڵی نێوان خۆیان یەک بخاتەوە، بەڵام ئیمکانی نییە لەبەرەوەی لە دەرەوەی قودرەتی نێو خۆی عێراقەوە ئاراستە دەکرێت. یعنی تۆ تەماشایکە بەشێک لەوانەی کە هەیانە سەر بە ئێرانن بەشێکیان لە شوێنی چکەوە دەعم دەکرێت. ئەمەش گرفتی چکیان لایەنی چکەوەیە کە ناسیۆنالیزمی عەرەب خەریکە بە زۆرێک لە زۆرەکان دێتەوە نێو ساحەکە، دێتەوە مەیدانەکە و کۆمەڵێک وڵات لە دنیای عەرەبیدا پشتیوانی لەو هێزە ناسیۆنالیستانە دەکەن کە نایانەوێ عێراق بە تەواوەتی بکەوێتە کۆنتترۆلی بکەوێتە دەست شیعی سیاسی و شەڕی لەسەر دەکەن. ئێستا تەماشایکە بەشێک لە ئەوانەی کە پێڵێن سنەی سیاسی دیارە مەبەست منە خەڵکی سنەی سیاسی زۆریان پێخۆشە محەممەد حەلبوسی هاتووە و بورژوازی ناسیۆنالیستی عەرەب شانازی بەوە دەکەن. وڵاتێکی وەکو قەتەر و عەرەبستانی سعودی ئەمە بە سەرکەوتنێک یا بە سەرەتای گەڕانەوەی ناسیۆنالیزمی عەرەب بۆ نێو پرۆسەی سیاسی عێراق بە بەهێزیەوە نیشان دەدەن. دەنا پێشتریش خۆر ئەو بووە، بەڵام ئەم جارەیان بە بەهێزتر نیشانی دەدەن بە تایبەتی کە دوای ئەو سیناریۆیی کە لە پەرلەمانی عێراقی دابینیمان. بۆیە بە لە هەموو حاڵەتێکدا دەتوانمەوە بڵێم کە ئایندەی سیاسی عێراق لە درێژەی هەمان ئەو وەسعیەتە ناسەقامگیری کە پێشترە درێژە دەکێشێ. حکوومەت پێک بێ و پێک نەیە ئەوەی کە وەسعی عێراق ئاراستە دەکات هێشتا حکوومەت نییە، میلیشیاکانن. هێشتا ئەوەی کە عێراق دەبا بەڕێوە لە ژێر کاریگەری هێزە دەرەکیەکاندا زیاتر دەچێتە پێشەوە نەک لە نێو خۆیدا. بۆیە ئەم وەسعیەتە تا دەورەیەکە هەر درێژێ دەکێشێت و ئایندەیەکی ڕۆشن بۆ پێکێنانی حکوومەتێک تەنانەت کە جواب بەنیازی بۆرژوازیش بداتەوە لە ئاستی سەراسەری عێراقدا ئیمکانی نییە. لەوانەیە بتوانن حکوومەتێک پێک بێنن شکلی وەک حکوومەتەکانی پێشوو کە زۆرتر شیعی سیاسی تیای باڵادەستە، بەڵام بەشی لایەنەکانی کەش دەدەن تێدەدەن وەک شتێکی شکلی بمێنێتەوە. بەڵام ئەوەی کە بتوانێت وەڵام بە خواستەکانی خەڵکی عێراق بداتەوە، وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستان بداتەوە، وەڵام بۆ گرفتانە بداتەوە کە دەرگیریەتی، وەڵام بە ڕیزەکانی ناوخۆیان بداتەوە، لە هەلومەرزی ئێستادا هەموو ئەو ڕێگایانە بە بۆ سوێنی من بنبەستن و ئیمکانی نییە. عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس بۆ ئەم شیکاریە ورد و تێر و تەسە لە سەبارەت بە پێکێنانی حکوومەت لە عێراق و بەشداری ئێوە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. زۆر سپاس. زۆر سپاس. عزیزان خۆشەویستان، سەرەتا سپاسێکی زۆر بۆ بەوەندەی ئەو بەرنامە تازەی کە پێشەنگ تیڤی هەیەی پێشەنگ دۆک کە بڕیارە هەرجارە و سەبارەت بە دیاردەیەک بابەتێکی دیاریکرا و دۆکومنت ئەنجامدا. سپاس هەموو ئەو پەیامانەمان پێگەیشت. لێرەدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.